گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. شەپۆلی بەربڵاوی هێرش بۆ سەر ناوەندە سەربازی و ئەمنیەکانی ڕژیم لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئازادی هەموو زیندانیانی زیندانی ناوەندی مەریوان پاش بمبارانی ناوەندە سەربازیەکان. هێرشی پەهبادی سوپای پاسداران بۆ سەر بنکەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە کۆیا. ترۆری یەنار محەممەد چالاکوانی ناسراوی بواری مافی ژنان لە بەغداد و شادی و خۆشی ئێرانیانی ئازادی خواز پاش کوژرانی عەلی خامنەی لە کۆڵنی ئاڵمان. درێژەی هەواڵەکان. شەپۆلی بەربڵاوی هێرش بۆ سەر ناوەندە سەربازی و ئەمنیەکانی ڕژیم لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی دوایین راپۆرتەکان لە درێژەی شەپۆلی هێرشە ئاسمانیەکانی ئەرتەشی ئیسرائیل و ئامریکا بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆر لە بنکە و شوێنە هەستیارە سەربازی و ئەمنیەکان لە چەند شارێکی ڕۆژهەڵاتی کوردستان کرانە ئامانج. بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەستمان گەیشتوون لە شارەکانی سنا، مەریوان، دیواندەرە، کامیاران و هەروەها چەند ناوچەیەکی دیکە بنکەکانی سوپای پاسداران ناوەندەکانی ئیتلاعات و هێزە تایبەتەکان بە توندی بەرهێرش کەوتون. راپۆرتە ناوخۆیەکان ئاماژە بەوە دەکەن کە لە هێندێک ناوچەدا دووکەڵی ڕەش لە ئاسمان بڵاو بۆتەوە و لەرزەی تەقینەوەکان لە ناوچەکانی دەوروبەریش هەست پێکراوە. هاوکات سەرچاوەکان جەخ لەسەر ئەوە دەکەنەوە کە زیانێکی زۆری مادی بەرناوەندەکان گەیشتووە و هێزەکانی ڕژیم بە شێوەیەکی بەرفراوان لە ناوچەکاندا بڵاو بوونەتەوە و ڕێگایان داخراون. تا ئێستا هیچ راپۆرتێکی فەرمی لەسەر ژمارەی ڕاستەقینەی کوژراوان و بریندارەکان بڵاو نەکراوەتەوە، بەڵام سەرچاوە ناوخۆیەکان باسی لە زیانێکی گیانی دەکەن. ئازادی هەموو زیندانیانی زیندانی ناوەندی مەریوان پاش بمبارانی ناوەندە سەربازیەکان. بەپێی دوایین راپۆرتەکان خولەکێک پاش بمبارانی ناوەندە سەربازی و ئەمنیەکانی ڕژیم لە مەریوان هەموو زیندانیانی زیندانی ناوەندی ئەو شارە ئازاد بوون. بەپێی ئەو زانیارانەی کە بەدەستمان گەیشتوون پاش ئەوەی بنکە و شوێنە سەربازیەکانی دەوروبەری شارکرانە ئامانج بارودۆخی ئەمنی زیندان گۆڕانی بەسەردا هاتووە و بە شێوەیەکی کتوپڕ دەواازەکان کراونەتەوە و تا ئێستا وردەکاریەکان لەسەر چۆنیەتی ئازادبوونی زیندانیان بە شێوەی فەرمی بڵاو نەکراوەتەوە. سەرچاوە ناوخۆیەکان ئاماژە بەوە دەکەن کە زیندانیان بە شێوەیەکی گروپی لە شوێنەکە دوورخراونەتەوە و هێزەکانی ڕژیم لە ناوچەکەدا بڵاو بوونەتەوە. هەروەها هیچ راپۆرتێک فەرمی لەسەر دۆخی تەندروستی زیندانەکان یان ئەگەری ڕووداوە ناوخۆیەکان بڵاو نەکراوەتەوە. هێرشی پەهبادی سوپای پاسداران بۆ سەر بنکەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە کۆیە. بەپێی دوایین راپۆرتەکان سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی بەیانی یەکشەممە هێرشێکی پەهبادی ئاراستەی یەکێک لە بنکەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری کۆیە لە هەرێمی کوردستان کرد. بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەستمان گەیشتوون دوو پەهبادی ئینتحاری ئاراستەی کەمپەکە کرابوون، بەڵام لە ئاسماندا کەوتونەتە خوارەوە و هێرشەکە هیچ قوربانێکی گیانی لێ نەکەوتوەتەوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم هێرشە دووبارەکردنەوەی سیاسەتی موشەکی و پابادی ڕژیم دژی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە. هاوکات ناوچەکە پاش ڕووداوەکە لەژێر چاودێری ئەمنی تەواودایە و هێزە پەیوەندیدارەکان لە شوێنەکە بڵاو بوونەتەوە. درێژەی شەپۆلی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر تاران و چەند شارێکی دیکەی ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان پایتەختی ئێران و چەند شارێکی دیکەی وڵات لە درێژەی شەپۆلی نوێ هێرشە هاوبەشەکانی ئەرتەشی ئیسرائیل و ئامریکادا کرانە ئامانج و ناوچە هەستیاریە حکومی و سەربازیەکان بەرهێرشی بەهێز کەوتون. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون لە تاران چەند ناوچەیەکی وەک سەعادەت ئاباد، وەنەک و دەوروبەری ناوەندە ئەمنیەکان دووکەڵی ڕەش بڵاو بووەتەوە و لەرزەی تەقینەوەکان لە بەشێک لە ناوچەکان هەست پێکراوە. هەروەها لە شارەکانی کرمان، ئەهواز و چەند ناوچەیەکی دیکە پەیوەندیدار بە هێزە سەربازیەکان کرانە ئامانج. سەرچاوە ناوخۆیەکان باس لە زیانێکی مادی زۆر دەکەن و ڕێگاکان داخراون. شایانی باسە کە تا ئێستا هیچ راپۆرتێکی فەرمی لەسەر ژمارەی ڕاستەقینەی کوژراوان یان بریندارەکان بڵاو نەکراوەتەوە.
تیرۆری یەنار محەممەد چالاکوانی ناسراوی بواری مافی ژنان لە بەغداد. بە پێی دوایین راپۆرتەکان یەنار محەممەد چالاکوانی ناسراوی بواری مافی ژنان و ڕەخنەگری ڕەوتی ئیسلامی و کۆماری ئیسلامی ڕۆژی دووشەممە 11 ڕەشەمە لە شاری بەغدا لە ناو ماڵی خۆی لەلایەن تروریستانی ئیسلامیەوە ترۆر کرا. بە پێی ئەو زانیارانەی کە بڵاو کراونەتەوە یەنار محەممەد بەهۆی دەیان ساڵ چالاکی بەردەوام لە دژی جەریانی ئیسلامی و بۆ پاراستنی مافی ژنان بە تایبەت دژی کوشتنە ناموسیەکان ببووە کەسایەتیکی نێودەوڵەتی و چەندین خەڵاتی نێودەوڵەتی وەرگرتووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەیەک لە کانەدا ژیاوە و یەکێک بووە لە دامەزرێنانی ڕێکخراوێک بۆ بەرگری لە مافەکانی ژنان لە وڵاتە. دواتر بە مەبەستی درێژەدان بە چالاکیەکانی گەڕاوەتە عێراق و سەرەڕای هەڕەشە بەردەوامەکانی جەنایەتی ئیسلامی بە شێوەیەکی بوێرانە درێژێ بە چالاکیەکانیدا. هێرشی پەهبادی و موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر پاڵاوگەی ڕائیسخیمە و دابەزینی چالاکیەکان. بە پێی دوایین راپۆرتەکان کۆماری ئیسلامی بە بەکارهێنانی پەهبادەکانی جۆری شاهد 136 و چەند موشەکێک پاڵاوگەیەکی سەر بە کۆمپانیای ئارامکۆ لە ناوچەی ڕائیسخیمە ڕائیس ببوورن ڕائیسخیمەی ئیمارات کردە ئامانج. بە پێی ئەو زانیارانەیە کە بەدەستمان گەیشتوون لە ئەنجامی هێرشەکەدا چەند تەقینەوەی بەهێز لە دەوروبەری پاڵاوگەکە هەست پێکراوە و دووکەڵی ڕەش لە بەشێک لە ناوچەکە بڵاو بووتەوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە پاڵاوگەکە بە شێوەی کاتی بە مەبەستی هەڵسانگاندنی زیان و ئەنجامدانی پشکنینی ئەم چالاکیەکانی وەستاندووە. جێگای ئاماژەیە کە تا ئێستا هیچ راپۆرتێکی فەرمی لەسەر ژمارەی قوربانیان یان ئاستی ڕاستەقینەی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. شایانی باسە ڕائیسخیمە یەکێکە لە گرنگترین ناوەندەکانی هەناردەی نەوتی عەرەبستان و هەر گۆڕانێک لە چالاکیەکانی بکرێت کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر بازاڕی جیهانی دەبێت. لە ناوبردنی نۆ کەشتی ئەرتەشی دەریای کۆماری ئیسلامی بە پێی ڕاگەیاندنی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هێزەکانی ئەو وڵاتەی لە شەپۆلی هێرشەکانیدا نۆ کەشتی هێزی دەریایی کۆماری ئیسلامیان لە ناو بردووە و چەند ناوەندی پەیوەندیدار بە هێزە دەریایەکانیشی بە تەواوی تێکچوون. ترامپ لە پەیامێکدا ئاماژەی بەوە کردووە کە هێندێک لەو کەشتیانە گەورە و گرنگ بوون و جەختی لەسەر ئەوە کردووە کە هێرشەکان درێژەیان هەیە و کەشتیەکانی دیکەش لە زووترین کاتدا لە ناو دەریا لە ناو دەچن. بە پێی ئەو زانیاریانەی کە بڵاو کراونەتەوە هاوکەت ناوەندی سەرەکی هێزی دەریایی ڕژیمیش کراوەتە ئامانج و زیانێکی گەورەی مادی پێگەیشتووە. ئەگەری بەشداری وڵاتانی ئوروپایی لە هێرشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی بە پێی بەیانیەکی هاوبەش ڕێبەرانی فەڕەنسا، ئاڵمان و بریتانیا ڕایانگەیاندووە کە ئەگەر پێویست بێت ئامادەین بۆ هەنگاوی بەرگری دژی کۆماری ئیسلامی بۆ پاراستنی بەرژەوەندی هاوپەیمانەکان لە ناوچەکەندا. لە بەیانیەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئەم وڵاتانە لە هێرشی موشەکی بیجیاوازی و نەگونجاوەکانی ڕژیم شۆک بوون. لە هێرشەکاندا چەندین وڵاتی ناوچەکە بە ئامانج گیراون کە هیچ بەشداریکیان لە هێرشەکانی شەپۆلی یەکەم بۆ سەر کۆماری ئیسلامی نەکردووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم سێ وڵاتە جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە ئەگەر مەترسیەکان بەردەوام بن ئەوانیش هەنگاوی پێویست و گونجاو دەگرن بۆ لە ناوبردنی توانای موشەکی و پەهبادی ڕژیم. داخوازی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئەمریکا بۆ پێکهاتنی دانوستانێکی نوێ بە پێی دوایین راپۆرتەکان تەنها 24 کاتژمێر پاش کوژرانی عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی ناکۆکیکی ئاشکرا لە ناو ڕێکخستنی سەرەکی کۆماری ئیسلامی دەربارەی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا سەری هەڵداوە. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە کە بەرپرسانی ڕژیم داوای گفتوگۆیان کردووە و ئەو ئامادەیە داخوازیەکەیان قبول بکات. بەڵام لە هەمان کاتدا عەلی لاریجانی ڕایگەیاندووە کە هیچ وتووێژێک لەگەڵ ئەمریکا ئەنجام نادرێت و ئەم هەواڵانە سەبارەت بە هەوڵی دووبارەکردنەوەی دانیشتنەکان ڕەت دەکاتەوە. بە وتەی کارناسان ئەم دۆخەی ڕژیم نیشانەی قوڵبوونەوەی قەیرانی بنەماییەکانی ڕژیمە و کۆماری ئیسلامی توانای دەرکردنی بڕیارێکی یەکلاکەرەوەی نییە. ڕەتکردنەوەی هەناردەکردنی موشک بۆ کۆماری ئیسلامی لەلایەن چینەوە بە پێی ڕاگەیاندنی وەزارەتی دەرەوەی چین هەواڵەکان سەبارەت بە هەناردەکردنی موشک بۆ کۆماری ئیسلامی بە تەواوی ڕەتکراونەتەوە.
بەپێی ئەو زانیاریانەیە کە بڵاو کراونەتەوە چین هەروەها ڕایگەیاندووە کە لە ئەنجامی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە ئێران زیاتر لە 3000 هاوڵاتی چینی ئەو وڵاتەیان بەجێهێشتووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە لەم ڕووداوانەدا هاوڵاتیکی چینی لە تارانگیانی لەدەستاوە. هەروەها وەزارەتی دەرەوەی چین جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە ئەو وڵاتە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هەموو لایەنەکان لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و بەرژەوەندیە نیشتمانیەکانی خۆیدا دەپارێزیت و سەبارەت بە لێکەوتە ناوچەیەکانی ئەو شەڕە ڕێوشوێنێکی وشیارانە دەگرێتە بەر. دووە هەواڵمان سەبارەتە بە شادی و خۆشی ئێرانیانی ئازادی خواز پاش کوژرانی عەلی خامنەی لە کۆڵنی ئاڵمان. ڕۆژی یەکشەممە 10 ڕەشەممە ئێرانیانی ئازادی خواز چالاکانی مەدەنی و سیاسی بنەماڵە دادخوازەکان و بەندکراوە سیاسیەکانی پێشوو بەهۆی کوژرانی خامنەی جەنایەتکار لە هێرشە هاوبەشەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی کۆبوونەوە و شادی و خۆشییان دەربڕی. بەپێی ئەو زانیاریانەیە کە بەدەستمان گەیشتوون بەشداربووانی ئەم ڕووداوایانە وەک کۆتایی یەکێک لە قۆناغە تاریکیەکانی میژووی ئێران ناساندووە و شادی خۆیان دەربڕیوە. ئەم کۆبوونەوەیە بە پێشنیازی گروپێک لە گەنجانی ئەڵمانی ڕێکخراوە و چەند چالاکوان و بنەماڵە کە خۆیان بە قوربانی سیاسەتەکانی ڕژیم دەزانن تێدا بەشدار بوون. شایانی باسەکە وتاربێژان لەم کۆبوونەوەیەدا بە توندی ڕەخنەیان لە کارنامەی کۆماری ئیسلامی گرتووە و مەرگی ڕێبەری ڕژیمیان وەک کۆتایی هیمای سەرکوت و جەنایەت ناوبردووە. هاوکات بەشداربووان بە وتنەوەی دروشم شادی خۆیان نیشانداوە و هەندێکیان جەختیان لەسەر بەردەوامی خەبات بۆ ئازادی و یەکسانی و گۆڕانکاری لە ئێران کردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.